لە مانگی 2021 بەداخەوە ڕووداوێکی دڵتەزێن لە کەناری نۆکەندی ئینگلیز ڕوویدا کە کەشتیەک نقوم بوو کۆمەڵێک سەرنشینی تیا کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوونە قوربانی بۆ ئەو مەبەستە و لەسەر داواکاری کەسوکاری قوربانیان ئێمە سەردانی قونسڵخانەی بریتانیامان کرد لەگەڵ بەڕێز دێڤێت قونسڵی گشتی بریتانیا لەسەر ئەو کێسە قسەمان کرد و یاداشتێکمان ئاراستەی بەڕێزیان کرد داوامان کرد کە دەست بەجێ لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە بکرێ بەلایانی کەم چارەنووسی قوربانیان بزانرێت و ئەو تەرمانەشی کەماوە بدۆزرێنەوە بۆی کە بۆ بێنەوە هەرێمی کوردستان و بە کەسوکاریان شاد بنەوە لە زێد و باپیریان بنێژرێن بەداخەوە دوای ئەو ماوەیە لە گەڕان و پشکنین بە دوای تەرمەکانە هیچ زانیاری تازە یان ئەم تەرمانە تاکو ئێستا نەدۆزراونەتەوە بەڵام ئەو کەیسە وەکو بەڕێزیان باسی کرد کە بەکراوەی دەمێنێتەوە لە هەوڵەکانی خۆیان بەردەوامە بن چ وەکو وەزارەتی ناوخۆ چ وەکو هێزی دەریاوانی بریتانیا بەردەوامە بن لە گەڕان و پشکنین بە دوای تەرمەکانە بۆی کە ئەم تەرمانە بدۆزرێنەوە. لە کۆبوونەوەی ئەمڕۆ بەیانی لە پەرلەمانی کوردستان دانیشتن و قسەمان لەسەر ئەو ڕووداوە تراژیدیایی مانجی 11 ساڵی پار کرد. پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی کەسوکار و خانەوادەی ئەو قوربانیانە کردکەوە ژیانی خۆیان لەدەستدا لەو ڕووداوە تراژیدیایە و هەروەها پرسە و سەرخۆشی من ئاراستەی ئەو بەڕێزانە دەکەم کەوە خانەوادەی ئەوانی کەوا تا ئێستاش تەرمەکانیان ونە و چارەنووسیان دیار نییە. بەڵێنی ئەومان داوەکەوە لە نزیکەوە بەیەکەوە ئەو بابەتە بەکراوی بهێڵینەوە بۆی کەوا بتوانین لێکۆڵینەوەی زیاتر دەربارەی ئەو کێسە